خوش سلامت بی خوش بی چۆنی خاڵەزا باشی ڕەشە ڕێحانە خۆمی پێ ڕەشکەم لە دوای باڵای تۆ دڵوەکێ خۆشکەم ڕەشە ڕێحانە وە قەتارەوە عشقی باڵاتم لە پێرارەوە قەستەم بەو مانگەی خەرمانەی داوە هیچ تامەیلی تۆم بە کەس نەداوە ئەگە لە بیرم بشی بیرم مەرگم بێ وەک پەسە قەسا و قیمەی جەرگم بێ بە گوڵان و بە گوڵان بە گوڵە بە ڕۆژە ڕۆژێک نەتبینم چمان 100 ڕۆژە ناوم تالیب نەجمەدین فەرەج دەروێشە لە ساڵی 1945 لە ئاوایی تۆپزاوای سەربەداقوق کەرکووک هاتوومەتە دنیا ئێمە لە خێزانێکی جوتیار پەروەردە بووین و ژیانمان بردووەتە سەر وەکو هەموو گوندەکەمان کاریان ئەوە بوو جوتیاریانە کرد کاری کشت و کاڵیانە کرد ئەو شتە بوو ئێمەش هەروەکو ئەوان ئیتر لە تەمەنی 7 ساڵیشدا وەکو هەموو هاوتەمەنەکانی خۆم لە قوتابخانەی تۆپزاوای سەرەتایی کە لە دێکەمان بوو چوومە قوتابخانە و ناونووس کرام و بەردەوام بووم لە خوێندن ئەو سەردەما خوێنەواری ئەوەنە مەرغوب نەبوو لە لای خەڵکەکە بەداخەوە کشانیان نائەنا و قوتابخانە من برایەکەم هەبوو لەگەڵ خوشکێکمە ئەوان لە من مناڵتر بوون ئیتر چەند ساڵێکی پێش چوو دوای 5 ساڵێک ئاغاکەمان مەجای داوتی بابا ئێوە بۆ چییە ئەوە من کچەکانی خۆم لە قوتابخانەیە ئەو ئاغای ناوی فەتاغا بوو زۆر زیرەک بوو و حەزیشی ئەکرد لە خوێنەواری حەزی ئەکرد کاکەی ینی خوێنەوار لە ناوی هەڵ بکەوێ و بەرپرس لە ناوی هەڵ بکەوێ و ناودار و ئەو شتانەی هەبێ بۆیە زۆر خەڵکەکەی پاڵپشتی خەڵکەکەی ئەکرد بۆ ئەوەی کوڕ و کچەکانیان بنەنە قوتابخانە من لەو سەردەمانە تر دایکم ئەمرخوای کرد توش کێشە و بەرەی یعنی لە ماڵەوە کەسمان نەبوو نانمان بۆ بکە کەسمان نەبوو خواردنمان بۆ بکە حتا 1-2 ساڵ باوکم ژنێکی هێنا و ئیتر زروفێکی زۆر ناخۆش و ناخۆشیم بینی
لەو سەردەما کاک فەلەگەدین بوو سەید وەلی بوو کۆمەڵێک کەس بوون ئەوانە بە لە ئێمەش بوونە قوتابخانە لە ئێمە گەورەتر بوون ئەوان ئەیتر توانستیان بچنە کەرکووک لەوێ ناوەندی تەواوکەن و ئاعدادی تەواوکەن و پێگەیشتن بەڵام من لەبەر هەژاری و لەبەر دەستنەڕۆیی و لەبەر کوێرەوەری کە دایکمان نەما و زۆر ژیانێکی ناخۆشمان بینی من لە 6 سەرەتایی بەولاوە نەڕۆیشتم معلومة لەبەر ئەوەی هەر لە پێنجی سەرەتاییەوە من حەزم لە نووسراوی خوێندنەوەی کوردی هەبوو ئەو سەردەما کابرایەک هەبوو لە کەرکووک محەممەد ئەسریان پێوت کتێبخانەیەکی بیشکۆلانەی هەبوو هەولیان ئەدا مەسەرەن شرین و فەرهاد بکەنە سۆرانی خۆی لە ئەسڵا هی خانای قوبادی و هی شاعرانی کەڵە شاعرانی ترن ئەو بەرهەمانە ئەم هەڵە سا کورتە مختصەرێکی دەرەکرد ئەکردیە وەکو تقریبا نامیلکێکی لێ هات هی شرین و فەرهاد و خورشید و خەرامان و مەنیجە و بێژەن و ئەم حەیدەرنامە و ئەم شتانەی هەبوو ئەم کڕی ئەخوێنمەوە وردە وردە من دەستم کردە خوێندنەوەی کتێبی تریش ئەمدی بەڕێز مامۆستا فەلەگەدین کاکەیی لە پشووی هاوینە کتابی دەرەکرد لە پایزاد ڕۆیشت بۆ دەرەوە کتابێ خوێناوە ڕۆژی ڕۆیمە لای وتم ئەرێ بەڕێزم تو ئەمە ئەم کتێبە خوێنی خۆ ئەم کتێبانە هین قوتابخانە نییە یان شتێک چی ئەمە ئەی خوێنی ئیسفادەی چییە وتی ئەمە مرۆڤ ڕۆشنبیرترە کاتەوە مرۆڤ والێ ئەکات تێبگا وا ئەکا ئەمە بێ ئەوە بێ ئەوە بێ هی مەدرسە بەس ئەوەیە زەمینەت بۆ خۆشەکە ماڵی خاڵۆم لە سلێمانی بوون لە ساڵی 1962 وەخت عەبدولکەریم قاسم ئەو وەختە لە حوکم مابوو ڕۆیشتم بۆ لای من عمرم ئەو سەردەمە 14 ساڵان بووم ڕۆیشتم لە تەماشام کرد لە لای بەر دەرگای سەرا کابرایەک دانیشتووە یەک دوو ڕیز کتێبی داناوە لەوێ منیش مناڵێکی لادێیی شت وام نەبینیوە یعنی ئەمە یەکەمین جارە کتێب بدوێنم لەسەر شۆستە دابنڕێ وەڵا بۆ خۆم چاوێکم پێیاگڕی کردا تەماشام کرد دیوانی قانع بیشکۆلانە بوو کتێب بێکەس بوو کتێب پیرەمێت شتێکی وا کورت وەک برێن نامیلکە وا بوو شتێک کەم بوون کتێب تر هەبوو کتێب ئەنواع ئەشکالی تیا بوو کۆمەڵێ وێنە هەبوو وێنەی شێخ مەحموود وێنەی بارزانی نەمر بوو وێنەی تر زۆر وێنەی پێشمەرگە بوو ئێمەش وێنەی پێشمەرگەمان هەر نەبینیوە لەو دێیە بەڵام ناویان گوێمان لە ناویان ئەبێ لە دەنگی کوردستانەوە گوێمان لە دەنگیانە بێ و ئەم شتە بەڵام ئەم شتانەمان نەبینیوە وەڵا کۆمەڵێ لەو وێنانم کڕی کۆمەڵێ لەو کتێبانم کڕی هێنام کە وێنەکان مشێنە پێشامەوە هێنام وەڵا لەوێ پیشان خەڵکمەدا ئەمە وێنەی
مەلا مسەفای بارزانیە وەشەکەوە وەستاوە ئەمە وێنەی شێخ مححموودە ئەمە وێنەی شێخ لەتیفا مارگریت هەبوو کچێک مارگریت وێنەی گرتبوو بەچەکەوە ئەمە کشێکە بووەتە پێشمەرگا تەماشاکەن پیشانی ئەختیارەکانمەدا پیرەکان دیدە ساڵەکان واللهی ئەو وێنانە ئەو دیدە ساڵانە کەوا من ئەڵێم دراوزێن بوون ئەو وێنانیان ئەگەر ماشیانەکرد وێنەی ئەو ئەشخاصانە ئەو قارەمانانە ماشیانەکرد ئەوەنە پیان خۆش بوو. وەکو هەر گەنجێک لە سەرەتاوە دەستمان بە شعر خوێندنەوە کرد هەر دیوانێ بەدەستمان بکەوتە شعرێ بەدەستمان بکەوتە شتێکمان دەست بکەوتە ئەمان چەند ئەو کتێبەمانە کڕی دەستمانە کردە خوێندنەوەی چی لە لای برادەران مەسەن بە ئیستعارە ئەمان هێنا ئەمان گەڕاوە بۆی ئیتر هێواش هێواش دەستم کردەوەی ڕۆژنامەم ئەکڕی کتێبترم ئەکڕی کتێبخانەیە بیسکۆلانم لە ماڵدانا بۆ ئەوەی بتوانم ئەو کتێبانە بپارێزم دەستمە کردە خوێندنەوە هەر کتێبێک کوردی بووە نەمەزانی هەر کتێبێ بە کوردی بووە من ئەکڕیم بۆ ئەوەی بتوانم بخوێنم. من وەکو خۆم بیرم کردەوە تەماشا ئەکام لەم دەوروبەری کەرکووکە و دەڤەری گەرمان بە تێکڕایی لەم ناوە کەسێک نابینم خۆی تەرخان کردبێ تەنها بۆ کۆکردنەوەی فلکلۆر و کەلەپوری نەتەوەکەمان من هەڵسیام ئەوە هاتە خەیاڵم ئەمە بکەم لەم ڕێگەیەوە توانستم چەند دەستنووسێک هیچ شاعران کۆ بکەمەوە مەسەڵەن یەکەم کتێبم من کە بڵاو کردەوە دیوانی خەلیل منەوەربی بە دووقۆڵی لەگەڵ خوالێ خۆشببوو مستەفا نەریمان بڵاومان کردەوە لە ساڵ 1984 دووەم کتێبم لە هەمان ساڵە دیوانی مەلا عەباس حلمی بوو ئەوش دیوانە شعر بوو بڵاو نەکرابووەوە هەر لەوەی کە هەوڵمەدا کەلەپوور و فلکلۆری ئەم ناوچە کۆ بکەمەوە ئەوانەمیش کۆ کردەوە هەرسیام لە 84 ئەومیش بڵاو کردەوە. شعرەکانی خۆم بە حەقیقی پیشان کەس نەدابوو پیشان شاعرێکم نەدابوو حەدام نابوو لە ماڵە وازم لێ هێنا لە شعرەکە وازم لێ هێنا وتم ئێمە شاعرمان زۆرە زۆر شاعرمانەیە لە کوردیە زۆر شاعرمان هەیە لە کەرکووکیش کۆمەڵە شاعرمان هەیە بەڵام لەمەیە ئەمەیەوە من خۆم بیرم لێ کردێتەوە ئەم کەلەپورە زندوو بکرێتەوە لەوە کەمە من چیم کرد ئەوەم هێشتەوە ڕۆژێ لە بەغا مامۆستا عەبدوڕەزاق بیمار بۆی باسم کرد وتم مامۆستا عەبدوڕەزاق من کۆمەڵێ شعرم نووسێ وەڵڵا هەر لە ڕوویم نایە بڵاویان بکەمەوە وتی ناهێنێ بۆ من تەماشایەکیان بکەم خۆی شاعر بوو ئەو شاعر بوو لە هەمان کاتە نووسەریش بوو بابەتیان نووسی لە ڕۆژنامەکان لە گۆڤارەکان نووسەرێکی دیار بوو یعنی ئێستەیش ناوی هەیە خەڵکی کۆیەیە وەڵا بۆی بردم بەڵام وەڵڵاه بە شەرمەوە تەسلیمیم کرد بۆ لەبەرەوەی نەمەزانی یانی ئەوتم ئەمە لەوانەیە کەڵک ئەوە نەبێ تەماشام کرد ڕۆژێتر تەلەفۆنی بۆ کردم وتی کتێبەکەت لەکوێ دانم بۆت وتم لە فڵان شوێن داینێ بووم
کات تەماشام کرد پێشەکیێکی زۆر جوانی نووسیە بووی وڵا پێوتم مامۆستا ئەمە تۆم پێشەکی تەنووسی ئاخام شارانە وان وە تۆڵێ وتی بڵێ وایە و زۆر زۆر باشن دەست خۆش بێ تەماشاکەی هەندێک کەس بوون تەژیعمیانە کرد ئەوتیان بەردەوام بە لەسەری هەندێک کەس ئەوت نا هەر کارەکەی خۆت پیرۆزە و ئەوانەی وا لەسەر فلکلۆرە و لەسەر کەلەپورە و شتوها هەر لەسەر ئەمە بەردەوامی باشترە تا ئێستا 50 کتێبم هەیە ئەم خەرمانە بەرهەمە کە ئەبینیتی لە پێش چاوت شکر بۆ ئەو خوایە هەمووی بەرهەمی خۆمن لە سێ فەرهەنگ کارم کردووە فەرهەنگی شەبەک ئیشم تای کردووە و تەواوم کردووە بە چاپ گەیشتووە کتێبێکە ئەو هینی شەبەکە بابەتی شەبەکە کردمانە پرۆژەیەک لەگەڵ ئینستیتوتی کەلەپوری کورد لە سلێمانی 5 کتێبمان بۆیان چاپ کرد جگە لە فەرهەنگەکە پەندی پێشینان 200 چیرۆکی بەر ئاگردان لە 2 کتێبە مەولودنامەی پێغەمبەر ئەوەیش کتێبێک ئەی شاعر عەباس خەجانە هی خۆیانە شاعرەکەیش هی خۆیانەش ئەوەیش تا ئێستا چاپ نەکرابوو من چاپم کرد 5 کتێب بۆیان چاپ کرد بەهارەکاری ئەو ئینستۆیە و هەروەها فەرهەنگی ترمانی کردە پرۆژە لە هەمان ئینستیتوتی کەلەپوری کورد لە سلێمانی فەرهەنگی کەلەپوری یعنی ئەو شتانەی کەلەپوری دەستکردن بکەینە فەرهەنگە 6 بەرگ شعری فلکلۆری لە دەم خەڵکی وەرمان کردووە و دەم ئاسانە کە تو بڵێ 6 بەرگ کتێب گشت هەر کتێبێکی لە 1000 بەیت کەمتر نەبێ تو بێ 6,000 بەیت لە دەم خەڵکی لە گۆرانی بێژەکان لە مەقام بێژەکان لە ئەختیارەکان لە پێرێژن هەموو شێوەکانم من کۆکرێتەوە ئەو بەرهەمانەی کەوا بەرهەمی سەرزارن بناغەی ئەدەبی نووسراوە چۆن هێشتان خوێنەواری نەبووە ئەم بەرهەمانە بووە ئیتر بە گوێرەی ڕۆژگار و زەمان گۆڕانکاری بەسەرە هاتووە شت نوێت دروست بووە ئەمە بۆ نمونە فەرهەنگی شەبەکە حەز دەکەم هیچ شەبەک هیچیان لە 1000 کەمتر نییە هی کەرکووک بە سۆرانی ینی بە دیالێکتی سۆرانی بڵێن و پەندی پێشینانی دیالێکتی ماچۆ ئەمە هەرسێکیم چاپ کردێ بۆ ئەوەی بتوانم ئەم زەخیرەم هەبێ فەرهەنگ وە بێ زەخیرە ناکرێ و ڕووتی ناکرێ
ئەو ملەتەی کە لە پورینەوەیە واتە ملەتێکی تازەیە کۆن نییە بەڵام ئەگەر تۆ ئەو شتت کرد کۆت کردەوە بە چاپت گەیان واتە ئەم ملەتە کۆنە هین ئیمڕۆ دوێنێ نییە نابێ ئێمە مەسەن هەنێ بەداخۆ ڕێزم هەیە بۆ هەنێ نووسەر ئەڵێ ئەمە چییە؟ یعنی وها بیرێکی زۆر تەسک بیری لێ کاتەوە بیری فراوانی بۆ ناکاتەوە ئایا ئەمە چەند سوودی هەیە